ڕینی خەڵکی کوردستان بە ڕابەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەست پێیەکە بۆ داماڵینی سەرجەم دام و دەستگاکانی حیزبی بەعس لە ساڵی 1991دا ماکینەیەکی ئەعلامی گرنگ و گەورە لە پشتی ڕاپەڕینی گەلی کوردستان بوو. هەمووشمان نەزانین لەو کاتەدا یعنی میدیا ئەوەندە زەبەلاح و پێشکەوتو دیار نەبوو، بەڵام ئەوەی کە لەو سەردەمانەدا ڕۆڵێکی گەورە و کاریگەری ژێڕا و هۆکار و پاڵنەر و داینەمۆیەکی گرنگ بوو بۆ ڕاپەڕینی خەڵکی کوردستان ئێزگەی دەنگی گەلی کوردستان بوو. تاڵەن کاتێک کە باس دێتە سەر ڕۆڵی ئێزگەکە بە گرنگ و کاریگەر و دروستکردنی هەستێکی گرنگی نەتەوەیی و کوردایەتی لە نێو جەماوەری خەڵکی کوردستان ناو دەبرێت. لەو سەردەمانەدا ڕۆڵی ئێزگەی دەنگی گەلی کوردستان بۆ پاڵپشتیگردن لە ڕاپەڕینی خەڵکی کوردستان چۆن بوو؟ ئەو میدیاکارە دێرینانەی کە لە ئێزگەکەوە جاڕیان دەدا بە گوێی خەڵکی کوردستاندا بۆ ڕاپەڕین دژی زوڵم و ستەمی بەعس لە شارەکانی هەرێمی کوردستان چۆن بوو؟ پەیامەکان لەو کاتانەدا لە چه ئاستێکدا بوون؟ ڕۆڵی ئێزگە بۆ خڕۆشاندنی جەماوەر و خەڵکی کوردستان چۆن بوو؟ ئەم شەو بە گرنگژێەوە باز لە ڕۆڵی ئێزگەی دەنگی گەلی کوردستان، میدیاکارە دێرینەکانی ئێزگەی دەنگی گەلی کوردستانەکەین لە سەردەمانی ڕاپەڕین بە میوانداری زۆر بەڕێز کاک شوان کەریم کابان، میدیاکاری دێرین کە بە سوپاسەوە لە سۆدۆ لەگەڵمانە. یادی ڕاپەڕین و سەرکەوتنەکانی گەلی کوردستانی پیرۆز لایوەش پیرۆز و لە بینەرانی بەڕێزی کورساتیش پیرۆز بێ. کاک شوان تەڵەن ینی کاتێک کە باز لە ڕاپەڕینی خەڵکی کوردستانەکەین لە پێنجی سێ و بە دیاریکراویش کە بەیانی حوتی سەیە کە لە شاری سلێمانی بە تەواوەتی خەڵکە خرۆشێ، ینی ڕۆڵی ئیزگەکە بە واقعی و بە گەورەی دێتە بەرچاومان. حەزەکەم لە زاری بەڕێستەوە کە سەردەمانێک لەوێ تۆ ینی یەکێک بووی لە کادرە هەر ئەساسیەکان، یەکێک بووی لە میدیاکارە دێرینەکان لەوێ، پێما بێ سەرپەرشتیاری ئێزگەش بووی لە شاخ یان نای ڕاست. ڕۆڵی ئێزگە لە پاڵپشتیکردنی ڕاپەڕینی خەڵکی کوردستان چۆن بوو لەو سەردەمانەدا؟ زۆر سوپاس. وەڵا سەرەتا سەری ڕێز و ناوازش بۆ شەهیدانی ڕاپەڕین و شەهیدانی ڕێگای ڕزگاری کوردستان دانێنم. سڵاو لە گیانی پاچی ڕابەری کوردایەتی سەرۆکمان جەلال. لە ڕاستیە هەمیشە بە حکمیەوەی ئەو هەواڵە بەڕێزانەی کە سەرکردایەتی شۆڕشی نوێی گەلەکەمان بە ڕابەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە کرد، خەڵکی ڕۆشنبیر و ڕۆژنامە نووس و ڕۆژنامەوان و خەڵکی با بڵێن تێگەشتوو بوون زۆر بە گرنگیەوە لە ڕۆڵی ڕاگەیاندنیان نەڕوانی. هەر لە سەرەتاوە یعنی کە هێشتا شۆڕش قووەت و هێزیشی پەیان نەکردبوو لە ڕووی سەربازیەوە، بەڵام گرنگیەکی زۆرە درا بە مەسەلەی گەیاندنی دەنگی شۆڕش لە ڕێی بڵاوکراوەکانەوە بە بڵاوکراوەیەکی بەڵێ هەبوو بیدایەتەکەی و دواتر کە شۆڕش تۆزێک بازووی بەهێز بوو وا بڵێن و جێگیر بوو شوێنی بنکەوبارەگای پیا کرد لە سەر سنوورەکان بە تایبەتی بیری لەوە کردەوە کە ڕاگەیاندنێک دامەزێنەوە کاتە مەکتەبی ڕاگەیاندنی دامەزان کە سەرەتا بەس چاپخانە و چاپ بوو. دواتر لە ساڵی 79 ئیزگەش دامەزا. ئیزگەبی سەرەتا ئیزگەی دەنگی شۆڕشی عێراق بوو لە 83 بوو بە ئیزگەی دەنگی گەلی کوردستان. ئەو گرنگیە بەڕاستی لە تێگەشتنی بە تایبەتی سەرۆک مام جەلالەوە بوو لەوەی کە ڕاگەیاندن و ئێستا معلومە بۆ دنیا کە ڕاگەیاندن چ ڕۆڵێکە بینێ و چ کاریگەرە چ بە لایەنی باش پۆزیتیڤ و بە لایەنی خراپیش تەوان، بەڵام ئەوەی کە لە شۆڕشا بوو بەڕاستی لایەنە باشەکە بوو و گەیاندنی ڕاستیەکان و گەیاندنی دەنگی شۆڕش بوو بە خەڵق. لە ڕاپەڕینە تەبعاً کەمانی هەشت کوێت ئەو ئیشە باشەی کرد بەداخەوە بنواڵم بەڵێ ڕژێمی بەعس کوێتی گرت. جەناب مام جەلال پێشەوە جەنابی مام جەلال لە محازەرەیەک لە چەتەم هاوس پێما بێ وابزانام لە بەریتانیا بوو لە لەندەن ئەو بۆچوونەی دەربڕی وتی عێراق سەرکێشەیەکەکە و احتیمالی زۆرە کوێت بگرێ. بەهەرحاڵ ئەو هێنەی جەنابی مام جەلال بەلایەنەوە زۆر سیر بوو، هەم لای ڕۆژنامەوانەکان هەم لای سیاست مەدارەکان و خەڵکی بە ئاگای با بڵێن ئەوێ
و بەلایەنەوە زۆر غەریب بوتیان حتا پیان وتبوو چۆن شتی وەڵێ وتبووی بەڵێ من قەنەعەتم وایە پێش بینەکەی هاتە دی پێش بینەکەی و دواتر هەموو دنیا بە دوایە بوو بۆی قسەی تازەی لێ وەرگرن لەسەرەوەی کە چیترە بێ لەو طبعاً ئەوە فرسەتێکی باشی هێنایە پێشەوە بەڕاستی بۆی کە ئەوەی کە لە خەیاڵی هەواڵانی سەرکردایەتی و جەنابی ئیمام جەلال و هەواڵانی تری سەرکردایەتی بوو و هەمیشە خۆیان بۆ ئامادە کردبووە لە مێشتی خۆیانە بیریان لێ کردەوە کە فرسەتێک بێت ئەوان بتوانرێت بقۆزرێتەوە بە قازانجی گەلی کوردستان بە تایبەتی تۆ لە بەرامبەر ڕژێمێکی درڕندەی وەکو سەدام حوسێن و ڕژێمی بەعس ئەو شۆڕشە لە ساڵی 76ەوە هەڵگیرساوە پێشتریش شۆڕشی ئەیلول هەبووە هەموو ئەو تاوانانەی کە ڕژێم کردبووی بەڕاستی شۆڕش و گەلی کوردیش بۆ فرسەتێک گەڕاکە بیخۆزێتەوە بتوانێت با بڵێن لە بەرامبەر ئەو ڕژێمە درڕندەیە بوەستێتەوە باشترین فرسەت ئەوە بوو کە ئامادەکاری بکرێ و جەنابی ئیمام جەلالی شێگولەوانی لەسەر تاسەری دنیا بڕایوا بوو کە ڕژێمی بەعس سەدام حوسێن لەکوێت ناکشێتەوە لەبەرەوە بە تاکید ڕوبەڕووی جەنگ و شەڕە بێتەوە و قسەکەی جەنابی ئیمام جەلال جارێکی تر هەمدیستان پێشبینیەکەی وەک هەمیشە ڕاست دەرچوو هەر لەو سەردەمانەدا نەخشەی ڕاپەڕین لە چوار مانگ پێش دەستپێکردنی ڕاپەڕین لە 1991 نەخشەی ڕاپەڕین دانرابوو نەخشەی ڕاپەڕین دانرابوو و ئیشەکان هەمووی دابش کرابوو ئیعلام کەوتبێ کوێی ئەو نەخشەیەوە ئەلام ئەگەر لە سەرەوە هەمووی نەکاندانی لە ڕیزی سەری لە ناڵم بەتەسەلسول بەڵام بە ئاستێکی ستونی ناشاقولی دای بنەی ئەلام لە ڕیزا بوو یعنی لە خوارەوە نەبوو چکە مەهامەکەی گرنگ بوو ئەوەی کە بە هێزی پێشمەرگە و بە ڕێخستنەکانی ناو شار و بە سوپای ڕزگاری کوردستان مەفرەزەکە تایبەتەکانی سرک لە ناو شارەکانە و بەو خەڵخانەی کە پێیان وترابوو لە کاتێکیوە ئەوە ئیزگە پێگەیانن بەڕاستی ینی ئاگادارکردنەوەیان وشارکردنەوەیان وەختە دیاریکردنی کاتەکە ئەو کە ئیشی ئیزگە بوو ئیزگە لە ناو لە چوارچەوەی پلانەکەیا بوو لە دەرەوەی نەبوو بڵێ هاوکار بێ بەشێک بوو لە جێبەجێکردنی جێبەریەکاری نەخشەکە و کۆبنەوەی کرا هەواڵانی ئزگە بانکران لێپرسا و لێپرساوی ڕاگەاندنیش بانکران و نەخشەکان پێوتن چیە بەڕاستی ینی حتا خەریتەکانیشان بیشان نابوون لەکوێوە دەست پێکرێ هێز پێشمەرگە ئەرچی چیە ڕێخستنەکان لەکوێ ئەبن لەکوێی پلانەکان سوپای ڕزگاری لەکوێ بێ ئەو خەڵقی کە پەیوەندی پێوە کراوە نامەی بۆ نێردراوە تەوانەوە دواتر کە پلانەکە دەست پێەکە هەموو ئەوانە ئەکرێ ئیزگە ڕۆڵی گەورەی پێست پێدرا ڕۆڵەکە بریتی بوو لە چی یەکەم کۆمەڵێک بانگەوازی بە زمانی عەرەبی و کوردی ئامادەکرا بوو ئامادەکرا لە کاتی بڵێن دەستپێکردنی خوێندنەوە و بڵاوکردنەوەی بۆ یەکەم سوپای عێراق لە کوردستان خۆ دەزانین دوو فەیلق بڵاوک پێکرا بوو لە ژۆربەی ناوچەکانی کوردستان و شەڕی عێراقیرانیش وەستا بوو تاوان دیارە ئەمان بەشێکی زۆریش هێزەکانیش چوو بە نەکوێتەوە بەڵام کوێت وڵاتێکیەوە گەورە نیێتەوە ئەو هەموو هێزەی بوێ و نزیکیش بوو لە خواروی عێراق لە بەسڕەوان و هێزی زۆری لێبوو لەبەرەوە بەڵام کوردستان ئەو هێزەی کە لی بوو مابوو بانگەواز بۆ هێزانەی سوپای عێراق کە لە کاتێک ڕوودانی هەرڕوو بە ڕووبوونەوەی تکاتان لەکەن ئێوە بەشێک نین لەو ڕژێم دەستمەکەنەوە ئێوە خەڵکێکی ئەرکێکتان هەیە پێتان سپێرا و دەستمەکەنەوە بێلایەن بن یاوەر لە پار خەڵق و پێشمەرگە و ڕاپەڕینەکە ئەمە یەک بانگەوازێک چەند جۆرێکی تر بانگەواز ئەمە چەند جۆرێک بوو بە چەند شێوازێک چەند جۆرێکی تر بانگەواز نووسرا بوو بۆ چەکدارەکانی و سەردەمی ڕژێم بە هەمان شێوە ئێوە وەزعێکی وا بۆ چوونەتە پاڕژێم و خیانەتان لە میلەتەکە بەڵێ بۆ کوردەکان تەوان خیانەتان لە میلەتەکانتان کردەوە مە باشترین فرسەتە کە لێگەڕێن واز بێنن یا بێلایەن بن چەکدانێن بچنەوە ماڵی خۆتان کەس حەقی نێ بەسەرتان و چکە پێشتر هەر بە داواکردی بە سیاسەتی نیشتیمانی کوردستان بەرەی کوردستانی لە کاتی بڵێن دەستپێکردنی پلانەکە بە هەنگاو بانگەوازێک هەبوو بۆ لێبوردن لێبوردن لەوانەی کە لەگەڵ هاوکاری ڕژێمیان کردو تاوانەمە هەر لە ئیزگەکە و لە ئیزگەی ئێمەوە بەڵێ لە بیدایەتی ئەوە تاوان ئەوی ڕاستی بێت حقیقەتێک کە ئینسانە بێ بێڵێ جگە لە ئیزگەی ئێمە سێ ئیزگەی تر هەبوو کاتێنی بە ئیزگەی ئەمە چوار بەڵام بۆچی کاریگەر نەبوونەوە کاکشوان دیار نەبوون لەبەرەوەی لە بنەڕەتە لە بنەڕەتەوە لە بیدایەتی دەستپێکردنی ئیزگەی دەنگی گەلی کوردستانەوە پەیوەندیەکی توم و تۆڵی لەگەڵ خەڵقا دروست کرد ڕازگۆ بوو هەموو
هەموو دۆخەکان و هەموو وەزعەکەی بەڕاستگۆیە گەیانە خەڵق هیچ هینێکی لەگەڵ خەڵقانە بوو و بە حقیقەتیش یەکێتی نیشتمانی کوردستان هێزێکی گەورەی ئەو سەردەمە و ناوساحەکە خەڵک چاوەڕێی لێ کرد بە تاکید خەڵک ئەو چاوەڕێی لێ کرد و جۆشی لێگرەوە بڕواشی پێی بوو یعنی بڕوای پێ بوو شەوان ئێوە پەخشی ئێزگەکە هەبوو زۆربەی کات لە ماڵەوە خەڵک شەوان جوێ ئەوە پێش دەستپێکردنی پلانی ڕاپەڕ پێش پلانی بەڵێ ئەوە تەشویشیشی لەسەر بوو خۆشبەختانە کە با بڵێن هێرشی عێراقی شێرشی ئەمریکا دەست پێ کرد لە زۆربەی ئەو شوێنانەیدا کە شوێنی با بڵێن پەخش و هینی ڕاگەاندنی عێراق بوو کە گرنگ بوو بەلای هاوپەیمانانەوە تەشویشەکانیش بەرکەوتن دەنگی ئیزگا کرایەوە بەڵێ جۆرێکی تر لە بانگەواز بۆ خەڵق بوو خەڵکی هەرێمی کوردستان کە ئەو بارودۆخەکە ئاوایە بەو شێوەیە هەمووتان ئاگادارن کە ڕژێم تووشی وەزعێکی زۆر خراپ بۆ هەموو دنیا دژێتی و ئەمە فرسەتێکی باشە کە بقۆزرێتەوە لە هەر حاڵەتێکی وایە کە بینیتان بارودۆخێکی تایبەت ڕوەدات و دێتە پێشەوە هاوکار بن لەگەڵ پێشمەرگە و ڕێخستن و ئێوە خۆتان بەشێکن لە پرۆسەکەەوە بشێکی گرنگی پرۆسەکەشن و هەرواش بۆ بەڕاستی خەڵک ڕۆڵێکی زۆر گەورەی بینی و بەشێکی بۆ ڕێخستەکان بوو بە جەفرە و بە تایبەت بۆ شەو و بۆ ئەو هێزانەی کە لە ناو شارەکانە وەکو مەفارز دروست کرابوو لە بەڵ ئەوەیە کۆمەڵێک وتاریش نووسرا بوو وتار ڕۆژانەش ئەنووسرا بۆ ڕوونکردنەوەی بارودۆخەکە و ڕوونکردنەوەی وەزعەکەوانە بۆی خەڵق ئامادەکەیت تۆ لە پڕ کتۆپڕ تۆ شتێ بکەی لەوانەیە بۆ هەندێک یانێ سیر بێت نەچێتە ژێر ئەو بارە و نەچێتە ژێرەوەز ئەوە بەڵام بۆی نەفسیەن ئامادەیکەوە بەڕاستی خەڵکیش وەزعێکی زۆر ناخۆشیە بۆ سەر حەسار لەسەر عێراق بوو بە تایبەتی زۆرترینیشی لەسەر کوردستان بوو ڕژێم زیاتر کەوتو بۆ با بڵێن ترساندنی و تۆقااندنی خەڵک بۆ خەڵق زۆر گرنگ بوو کە ئەو کاتە تۆ بزانێت کە شتێک ئەبێت لایەنێکەوە شۆڕش بەتەمای شتێکەوە ئەوێت ژیری لە خەڵقەوە بە شاهدی زۆربەی خەڵکی کوردستان و بە تایبەتی خەڵکی شاری سێمانی ینی ئەزگەی دەنگێلی کوردستان یەکێک بۆ لەو ینی سەرچاوە گرنگانی و جەناب بە داماژەی پێیەکەی کە خەڵکی کوردستان و شاری سێمانی چاوەڕێیان جوان ینی ئزگا هەر لەگەڵ بمبورە ینی بە باش بە خراپەرچێش بوو تاکە قەت خراپ نەیەوە جوان لێگر بەڵێ ئەوەی چێک بوو لە سیفەتە گرنگەکانی ئزگەی دەنگشان سەردەمی ینی ڕاپەڕینەکە جەناب دوازام لەوێ وەکو بێژەر من لە بێژەری بەش بێژەری عەرەبی سەردەمە بەڵێ جا پێشێک لەو داواکارانی کە هەواڵانی سەرکردایەتی داوایان لە ئیزگە کرد یەکەم پەخشی ڕاستەو خۆمان هەبێ بێژەرەکان سامی تۆمارکراوە بەڵێ تۆمارکراوە بێژەرەکان فێری پەخشی ڕاستەو خۆ بن دوو هەم پەخش زیاکەن لە سەعاتێکەوە بۆ 4 سەعات بۆی ڕابێن لەسەرەوەی کە پەخش بەردەوام بێت کە بیرکردنەوەکەوا بوو کە ڕاپەڕین دەست پێ کرد ناوەستێتەوە لە شوێنەکە ڕاستە بیرش کرابەوە کە احتیمالە ڕژێم زۆر بەتوندی ڕوبەڕووی خەڵق و پێشمەرگە و ڕێخستەکان و ناو شارەکان بێتەوە احتیمالیشی زۆر بکە خوا نەکردە شکر ئەوە نەبوو لە زەرەر و زیان و ئەوانە زۆر بێ بەڵام هەموو حاڵەتێک بیر لەوە کرابەوە کە نەوەستێت ئەو کاتە لە سەرگەڵ بوو ینی بارگاتان ئێمە بەشی زۆری بارگاکانی شۆڕش لەسەر سنوورەکان بوو لەبەرەوەی ئیزگە و چاپخانە ئامێری چاپ و ئامێری پەخش و ئەوانەی هەبوو لە شاری سەقز بووین لە ئێوە یان لە دوای هەشتاوە نەما لە لە هەشتا ئیزگە چوە بەڵێ لەسەر گەڵون نامە پێشترش لە دۆڵە کۆگە بوو لە هەفتاش کە ترسیەوە هەبوو حکوومەت پەلاماری ئەو منطقەیە بە ئیزگەیەک برایە بە ئەمری سەرکردایەتی ئیزگەیەک برایە دۆڵە کۆگە ستافێک لەوێ بوو دوایی ستافەکە گۆڕە من لە بەجبەی دووەمی ستافەکەش چوومەتە دۆڵە کۆگە والحال لە بەشێکی تری داواکاری سەرکردایەتی لە هێن هەموو برادرانی کە لە ئەو هەواڵانەی کە لە ئیعلامیشیانە کرد لە بڵاوکراوەکان و لە بەشەکانی تری هەمووی شێک ڕاگیرە هەمووی تەرخان بکرێ بۆ ئیشی ئیزگە و ئیزگە بکرێ بە 2 ستاف ئێمە 41 مەترێکمان هەبوو 75 مەترێکمان هەبوو بکرا بە 2 ستاف ئیزگەی 41 مەترەکە ستافێکی بچووکتر و کەمتر بوو وەکو عەدەد مەخسەمە بەسەکەش کەمتر بەسەکە ڕۆژ باشتر بوو ئەو بە ڕۆژ بۆ پەخشی ڕۆژ باشتر بوو 41 مەترەکە وتیان بۆ هەردووچی لە هەر حاڵەتێکە هەرێکێکیان
لە دۆخەکە وەستا تیاچ و قەسف کرا ئەوەیان دەست بە ئیش بکات وەل عکس و سەحەیە بۆ هەردووشی 41 مترەکە تقریبان 15 ڕۆژ پێش دەست پێکردنی ڕاپەڕین چوە زەڵە لێوێ دەستی بەخش کرد بەڵێ بە حکمەوەی نزیکە لە ناوچەی قەڵازیە و ناوچەی بتوێن و ڕانیەک و ڕانێش دانرابوو بە یەکەم ڕۆژی دەواازەی ڕاپەڕین یا ئەگەرواژ نەبێت لێەوە نزیکە ڕختێک بێتوانێت بگەڕێت بێتەوە ناو نزیک شارەکان چکە قەڵازیە و کاتە کاول کرابوو بەداخەوە ڕخەندا بوو 41 مترەکە چوە ئەوێ و هەردووکمان ینی 75 مترەکەش هەردووچی پەخشیە کرد 41 مترەکە تا سەعات 4 بوو 4 و 1 دقیقە 75 مترەکە داخل بەڵێ و هەردووکیشمان هەردوو تینەکەات پەخشی تقریبان ئەو بدایەتی پێش ئەوەی با بڵێم بچین توینە ناو ڕاپەڕینەوە و ڕووداوەکانی ڕاپەڕین تقریبان هەردووشی نزیکەی 6 سعات پەخشیە کرد بۆ کاتە زۆر بوو دوایی کە ڕۆژی ڕاپەڕین ڕاپەڕین لە قەڵازیەوە دەستی پێ کرد پەخشەکە تقریبان ئەو یەکەم جار بوو ئێمە بگەینە سعادێکی شەو ئێمە جیهازێک لایەکی شەو کە ئێوە پەخشمان کرد لە یەکی لە جیهازێکی لاسلشی لە لای 41 مترێکە بوو جیهازێکی لاسلشی لای ئێمە بوو ئەو کاتە شۆڕش دوو جیهازی نردبوو یەکیان بۆ ناو ڕانیە یەکیان لە سلەیمانی بوو ئەو برادرانی جیهازی سلەیمانیان لابوو بە خۆشحاڵیەوە ماون ئێستا هەندێکیان لە دەرەوە هەندێکیان لە ناو سلەیمان ڕێزوسڵاوم بۆیانێ بۆ هەمیان ڕۆڵی گەوریان هەبوو بەڕاستی هەموو شتێکا بوو لە ڕێ ئەو جیهازانەوە زانیاری درابێ ئێمە و ئێمە بڵاومانە کردەوە لەگەڵ ئەو بانگوازانی کەوتمان بە بەردەوامی ئەم بانگوازانە دووبارە و سێبارە و بە عەرەبی و بەزۆڵا کاک شۆتخەوە تۆ سەر بانگوازەکان بۆسی چکە بە حەقەت ینی ئێمە منۆکو خۆم ناڵم زۆر مناڵ بووم بەڵام یانیشتەکانم بیرە لەو سەردەمەیە کاتێک ئێمە جۆمان لیزگەکەگر بە تایبەتی 75 مترێکە چکە وەکو جەنابڵی ئاشەوان بوو سافتر بوو هەموو عیلەکان و خێزانەکان بۆ شەو باشتر باشتر ئەگەیشتە ینی شارەکە ینی ئەو پەیامانە زۆر کاریگەر بوون لەو سەردەمانەیە بە حەقەت ینی ئەوەی کە ئەم پەیامانەی ئەنووسی یاخودکاری لەسرە کرد ڕاستە تیمێکی گەورەی ئیعلامی بووە کە لە نووسەران و لە هەواڵسازان و لە کەسانی بەتوانای وەکو جەنابتان پێکاتە بوون پەیامەکان بە گشتی خۆتانەتان نووسی یاخود نەخێر ئاراسە ئەکران و بەو شێوازە دەبوو ینی پەیامەکان بنێرن ئێمە جگەل و بەیاننامەیە کە با بڵێن بۆ لێبوردن بوو لە چەگارە کوردەکانی سەر بە ڕژەم هەواڵانی سەرکردایەتی بەتایبەتی کاگنۆشیروان جەنابی ماجەلاتەوان پێشتر و جەنابی کاگنۆشیروان و هەواڵانە ئەوان بەژاریانە کرد بە نووسینی وتار پێشتریش ینی پێشتر یانی لە ئیزگەل لەوەتەی دامەزراوە ئەو برادرانە مام جەلال و کاگنۆشیروان و هەواڵانی تری سەرکردایەتی بەشێکی باشیان وتاریانە نووسی بۆ ئیزگە بەڕاستی ینی ئەوە دەوریکی زۆر گەورەی هەبوو و ئێمە زۆربەی و برادران لەوانەوە بە حقت فێری نووسینی سیاسی وتاری سیاسی بوون ئەوانی تر با بڵێن چۆنەڵی سەر قەڵەمەکان یا خاڵەکانیان بۆ دیارەکرد 1 2 3 4 5 6 ساغا کرایە برادران ئەیان نووسیەوە بە عەرەبی و بە کوردی و هەندێکشیمان بۆ ئاهات لە ڕێی جیهازەکانەوە بە بۆیانە ناردین وەرە گیرا و ئەوانە بڵاوە کرایەوە چکە بەڕاستی ئەو بانگەوازانە نەئەبوو هەڵی تیا بێشتێکی زیایی تیا بێشتێکی برینارکەری تیا بێشتێکی بانگەوازە بۆ شوێنێ بەڵ هەر بانگەوازەوە بۆ گروپێک و بۆ کۆمەڵێک خەڵکی دیاری کراو بوو ومە مەبەست بوو بە بانگەوازێکم بیرکەوتەوە زۆر گرنگ بوو ئەوە بەڕاستی بوو داوا لە خەڵق کرا کە ڕاپەڕین بوو تکایە دام و دەستگا خزمەت گوزارەکان پارێز نەک دام و دەستگا سەرکوتکەرەکان ئەوە کە ئەم سوورەکەی پاراستەکان مەسەلەن تۆ نفوسە بۆ نمونە محکەمەیە شارەوانیە تربیە ئەوانش بەڕاستی دام و دەستگای خزمەت گوزاری خەڵقن پەیوەندی بەوە نییە مە هی ڕژێمی بەعسەیە هیچەیە هیچێنێ ئەوەی خزمەتی خەڵقە ئەوەی چێک بلو بانگازانانی بزانێت شۆڕت چەند بەوردی بیری کردێتەوە ئەوە لەبەرەوەی بۆ تۆ بیان لەوە کرد بۆ یەکسەر تۆ دوای ئەوە ئەچیتەوە سەر حازری ئەوە حکومەکەی دەوڵەت پێگەێنی یا ئیدارەیەک پێگەێنی هەتاکەی بە شتێکی گەورەتر بۆی بتوانانی خزمەتی خەڵقیت و ئیشی خەڵق نەوەستە بەڵێ وێچێک لەو بانگەوازانەوە بوو کە بەڕاستی ئێمە زۆرمان بەلاوە گرنگ بوو زۆریشمان ئەوتەوەچکە بە تاکیت خۆ دەزانی خەڵقی ناحەزوانش هەبووە کە ویستێتی زەرر بگەێنێ و شتەکە ناشرین کاتەوەوانە بەڵام ئەوە یەکێک لەو بانگەوازانی کە زۆر گرنگ بوو وڵای چێ لەو بانگەوازانی دیکە ینی بەڕاستی کە ینی بۆیە لە زهن و لە بیرکردنەوەی هەموو تاشێکە ماوە ڕاستە ینی هەموو ناوچەکانی کوردستان گرنگجی و هەمیەتی خۆیە بۆ مندڵنیان بەلای ئێزگەکەشەوە هەروە بۆ بەلای سەرکردایەتی یەشێتی و بەلای ئێوەی کادرانی ینی ئیعلامی و کاتی ئیزگەوە هەروە بووە
بۆ ڕاپەڕین کە دەستان پێ کرد فعلەن بانگوازێکی جیاواسانە بوو لە پێنجی لە ڕانیە و لە پشدەر و بتوێن و دەوروبەری و قەڵات زێ بەڵام ئەوەی کە زۆر کاریگەر بوو ینی بۆ شاری سلێمانی بوو ینی کەوتا ئێستش ینی دوای 34 ساڵ ینی ئەو پەیامەی کە لە ئێزگەکەەوە بۆ خەڵکی شاری سلێمانی بۆ پێشمەرگە دێرینەکان بۆ ئەوانەی کە ینی مەفرەزە سەرەتایەکان و یاخود مەفرەزە نهێنیەکان لە ناو شارا بوون ینی پەیامەکەی لە زمناکەوە بۆ ئازاد حەودی سێ زەماوەند کرد بەڕاستی ئەمە پەیامێکە ینی ئێسش خەڵک کە گوێ لێ ئەبێت ینی مسوورکەت پیاە ئەمە لە چیوە سەرچاوی گرکار هەموو ئەو ناڵم ئەو ڕێنمایانەی کە دەرەچوو لە سەرکردایەتی هەمووی بە جفرە بوو ئەمە بەشێکی زۆری جفرەکانیش بە 6 سعات 12 پەخشەکرا لەبەرەوەی باشە ئەوەش جفرە بوو ئەوەش جفرە بوو ئەوە جفرەی بۆ سلێمانی بوو تەبان ئەوتیمان سەماون بکەن ئەوە جفرەی سلێمانی بوو بەشێکی تۆری زۆری تری جفرەکانیش کاتی خۆی بڵاو کراوەوە بەڵام هیچی وەکەوە دەوەکو جەناب دەڵێ دەنگی نەیاوەتەوە لە زێنی خەڵقان نەماوەتەوە بەڕاستی تەبانەوە بۆ ئەوەیە عادەتەن خۆ دەزانی کە تۆ تەوێ شتێک بکەیت و کەسێکی ئەوەی بەرامبەرت کە ڕێگریت لێ بکە پێ نەزانێ ئەوە ئەو شێوازە بوو کە شۆڕژ لە وەختی تری شابەکاری هێناوە بەڵام بە تاکید لە ڕاوی ڕاپەڕین دیارتر و ڕۆلی بەرچاوتریە تەبانەوە ئەوە بەدەنگی کاکچیایە بەڵام بەدەنگی کاکچیای و لە 75 ئەو کاتە 75 خوێنەوە کاک باستی حەمە غەریب لە 41 بوو لە کوردیەکە یعنی ئەو دوو برادەرە ئەو دوو هەواڵە لە 41 لە 75 بێژەری ڕاپەڕین بوون بەڵێ ڕاپەڕین بەڵێ کاک فەرهاد سەنگاوی دوایەوەزم دوای ڕاپەڕین فەرهاد 19 مانگ هاتە لە دەرەوە بۆی کەرکووک کەرکووک بەڵێ هەواڵی ئازادکردنی کەرکووک کە بەیانەکەی حازر بوو دەمە بەرە بەیان کەرکووک ڕزگار کرا بوو بەس برادران بروسکیان کردوتیان هیچ مەڵێن مەی خوێندنەوە بەس بیکەن بە دەوڵ و زرنا و مۆسیقا و سر و دوانە لەگەڵ ئاگرکردنەوەی ئاگری نەورۆزە ڕزگارکردنی کەرکووک ئیعلانکەن بۆی بێ بە حەدەسێکی گەورە و یادگارێکی گەورەش هەموو ساڵێ لەگەڵ نەورۆزە یادی ڕزگارکردنی کەرکووشش بکرێتەوە تاوان ئەم پەیامانەی ئێزگا ینی کە هێندە کاریگەر بوون ینی بەشێشیان بۆ جۆش و خرۆشی جەماوەری خەڵکی کوردستان بوو و بۆ جوڵاندنی ینی ئەو خەڵکە بوو لە بەرامبەر ئەو ڕق و تاوان و ئەو زوڵم و زۆرداری کە بەرامبەریانەکە لە بەشێکی دیکەی پەیامەکانی شاکە ئەوەی خوێندنەوەی بووە کرێوی ئێستا ینی خەڵک دانی قسەی لەسەرەکە چۆنەڵی هێز شکاندن و ئەژنۆشکاندنی دوژمن و بەڕاستی ئەمەیان زۆر گرن ینی کەواتە هەموو پەیامەکانی ئێزگە دوولایەنە بوو بەشێکیان بۆ دوژمن بەشێکیان بۆ خەڵک بوو تاوان ئەو پەیامانی کە لەو سەردەمانەدا هێندە کاریگەر بوون پێتان وایە بەشێک بوو لە دروستکردنی ئەو ڕاپەڕین و خۆشانی کە هەبوو کاکشوان بەتاکیت بۆ تۆ بۆ هەر شتێکیش کە بتەوێت ئێستاش مەسەڵەن بتەوێت خەڵق لە ئامادەیکەی بۆ دارچاندن هەڵمەتێکی دارچاندن بڵێن سەری مانگ یەکی چوار بڵێن دەست پێکا بۆ نمونە تۆ لە ئێستاوە هەموو کەناڵەکانی ڕاگەاندن لەسەرەوە قسە بکەن ئەهەمیەتی وایە و بۆ ژینگێ و بۆ جوانکردنی کوردستان و سروش دوالەیە کاوچێوچێ خەڵقێکی زۆر ئامادە بێ بۆی کە هەڵمەتەکە دەست پێ کرد بەشدار بەتاشی تۆ بۆ میلەتێک قسە بکەی کە لە بژێر بارودۆخێکی سەختی دژواری ناخۆش بە دەست ڕژێمێکی دڕندەی خوێن ڕێژەوە ئامادەیکێ بۆ ڕۆژێکیوە بە تاکیت تاسیرێکی زۆرێ بێ ینی ئەو حقیقەتە لە ڕووی نەفسیەوە چکە جۆری داڕشتنی ئەو بانگەوازانە مەبەستی تیاوە لە شوێنێتی جوڵاندنی هەست و هینی خەڵق بۆ ئامادەکردنی بۆ ئەو کات باشە خۆ ئەو سەردەمەیانی ئەو کادرانە کە لێوە کاریانە کرد بە حقت ینی سەررجەمیان ئەوە نەبوو بڵێ دەرچووی پەیمانگایەکی میدیایی بێ یاخود زانکۆیشی بەشی میدیا بێت یانی بە حقت ئەمە نەبووە بەڵام پێ وایە ئەو کاتە هەستەنەتەوەیەکە و نیشتیمان پەروەریەکە و ینی ڕزگارکردنی کورد لەو جۆروستەمەی کە سەردەمانی ڕژێمی بەعس بەرامبەر بە کورد پەیڕەوەکرا ئەمە وای لێکردن کە بەم شێوازە ئەکادمیە بەم شێوازە ینی مکوڕا و چۆنەڵی بە ئاگاییەوە کار بکەن لە ئێزگەکە بەتاکیدەوە دەوری زۆر بووە ئمە بەشی زۆری و برادرانە مەوکو پێشمەرگەیشمانە کرد بەڕاستی و هەمومان طبعاً بەشێکی زاری زۆریشان لە ڕێخستنەکانەوە هاتوونەتە دەرەوە بوون بە پێشمەرگە و
هاتوونەتە ئیزگە و یا چوونەتە دام و دەستگاکانی تریتی شۆڕش هیچ ئێمە خۆمان بە جیاواز نەئەزانی لە پێشمەرگەیە کە لە سەنگەرای ڕوبەڕووی دوژمنە بێتەوە بە تەقە و بە تفەنگ و بە شەڕوانە ئێمە بە قەڵەم و ئیزگە لە هەر شوێنێک بوو بێت بەلایانی کەمەوە لە درێژایی تەمەنی ئیزگە لە دروستبوونەوە تا ڕاپەڕین و لە شوێنانەی کە لێ بۆ بەلایانی کەمەوە 100 بۆ 150 جار تووشی قەسفی تیارە و تۆپ بۆ بەلایانی کەمەوە و شەهیدی شێ بۆ شەهید فەرهاد بەڵێ هەموو ئەو هەواڵانێکی بە ڕوحەتێکی زۆر نەتەوەیی و بڕوابوون بە خۆیان و بە خۆیان و بە شۆڕشەکەەوە کاریانەکرد لەبەرەوە بەلایەنەوە تەبیعی بوو هەر چێکیان پێ بوترێت بیکەن بینوسن بە ئاسانەیە ها بەدەستیانەوە هەروەها ئەو برادرانی کە بێژەریشیانە کرد خوێندنەوەکان ئەو حماسەتی سیر لە دەنگەکان کە تاسیری هەبێت لەسەر خەڵک و لەسەر هەمویان بەڕاستی کاک فەرهاد پێشتر تا ساڵی 90 بە بەردەوامی ئەو بێژەر بوو کاک باسط بوو دواتر کاک شێخ جەمال بوو چیا بۆ مە کوردیەکان تەوان لە بادینەکە کاک شفان و کاک خالید دۆسکی و کاک زێرەفان و دواتر سێدالەتی لە ساڵی 90 کاتەوە شار بەڵێ هەموو هەڤێکەش جەناب و من و دەبان ئازە کاگازات چالاک و کاگازات خانەقینیشتان لەگەڵ بوو کاگازات خانەقینی لە ئیزگە بوو لە تیپی مۆسیقای شێت کارزان بەڵام هەر بۆکو هاوکار یعنیوانە هەموو برادرانە بەڕاستی هاوکار بوون هاوکاری ئیزگە بوون وڵای باسی ئەوە تیپی مۆسیقای شێت کارزان بمورە ینی من لەوانەیە ناوی هەندێک ڕێزم بێت بێتەوە بەداخەوە یعنی بەڵام هەر کەسێک لە ئیزگە بوو بێ لە بەسیترین کادیرەوە تا بەرپرسەکە هەمووی وەکو یەک ئیشی کردو وەکو یەک ڕۆڵی هەبووە لە ئیشکردن و لە گەاندنی ئەو پەیامەی کە شۆڕش پێویستی بۆ ئیزگەکە بیگەێنن ئەخ تۆ سێریکە خۆمە تەلەڤیزۆر نەبوو ڕادیۆ بوو کەچێەوە تا هەموو خەڵک ینی ناوەکانی ئەناسی ینی دواتر هەموو دەموچاوەکانیان ناسی ئەگەر ئەمە کاریگەری ئیزگەکە نەبوو بێ و ئەم کادرانە نەبووێ کە بەم شێوازە لە خۆبردووی و ئەکادمی و کاریان کردو خۆ قابلێت چییە بابەتی تیپی مۆسیقای شەید کارزان ینی بەڕاستی لە بیرمان نەچێت ینی بەشێکی پاڵپشتی ینی ڕاگەیاندنی ئەو کاتەیە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئامادەکاری خەڵک ینی ئەم تیپی مۆسیقای شەید کارزان بوو کە چەندین سرودی گرنگی ینی هەز بزوێنی بۆ خەڵکی کوردستان تۆمارە ئەمیان چۆن هاوکار بوو لەگەڵ ئیزگە و کاتەکە ئێمە کە تیپی مۆسیقای شێت کارزان دروست بوو سەر بە ئەعلام بوو ڕاست دواتری 83 کە بوو بەشێک لە یەکێتی هونەرمەندانی کوردستان کۆمیتەی شاخ هەر بارگاکەی لە ناو ئیزگا دروست کرا لەگەڵ ئیزگا بوو ئێمە چکە بەشێکی زۆرمان لە ئیزگە ئیشمانە کرد بۆی دوور نەبێت بەڕاستی لەبەرەوە هەموو بەیەکەوە بین ینی هیچ ئێمە و بڵێن بارگاکەی ڕادوێ و ئیزگا 5 مەتر لە ژوورەکانی برادرانی تەرەوە دایم لە ناویە کابووین ینی هیچ چکە بەشێکمان ناڵم بەشێکمان لە چاپخانە بوو نەک پەیوەندی بەرە هەر بەشێک بن لە یەکتری ینی هەموو تێک بەردام لەبەرەوە هەموو بەرهەمەکانمان ئێمە لە ئیزگە پەخشەکرا و بە تایبەتی سرودا و سرودانەی کە کاگازات خانەقین و کاکە بەرەحمە هەردووشان کاک سڵاو لە ژیانی پاشێت دووچیان کاگازادیش و کاک حەمە جەزاش ینی ئەوانە بەڕاستی هەمووی لێ تۆمار هەمووی لە لای خۆمان کە تۆمارەکرا یەکەم شوێن کە لێوی پەخشەکرا و گوێیان لێ خەڵق گوێی لێگەل لە ئیزگەوە ئیزگە لە ینی سەردەمانی ڕاپەڕین ئەمە ڕۆڵەکەی بووە بە حەقەت ینی ئەم ڕۆڵە گرنگە ینی پێویستە بە دۆکۆمنت کرێەوە بە ینی مێژوو بیهێڵێتەوە بۆی کەنەوە بە دوایەوە بگوازرێتەوە دواتر کە ینی هەر لە سەروبەندی ڕاپەڕین کە ینی دێتەوە ناوشار ینی ئێزگە ڕۆڵێکەکەی گرنگی پێسپێرێت کە ئەویش ینی تەختیەکردنی ئەو ئازادکردنی ناوچە جۆرە و جۆرەکانی کوردستان و شارە جیاوازەکانی کوردستان بوو و لێشەوە ئێزگە مەهامەکەی تا ڕادەیە گۆڕا لە شۆڕژگێڕێەوە تقریبەن وەکەوەی کە جەنابە داماشت پێداخۆ ئامادەکردن بۆ ئیدارەدان و ینی هۆشیارکردنەوەی خەڵک ئێزگە لەو کاتانی کە ڕاپەڕینەکە بەرپا بوو کە هاتەوە ناوشار ینی ڕۆڵەکەی چۆن بوو کاکشۆن ئەمە تەوان یەکەم ئێوارەی کە ڕانی ڕزگار کرا ئەوە چلوەکەکە هاتەوە ڕانێ هاتەوە جێگیر بوو ئێمە دەیم هەشتی مانگ یا نوێی مانگ بۆ حرەکەتمان کرد شەوێک لە ڕێگا ماینەوە دوای هاتی نەسلەیمانی بەتەمای ئەزمەر بووین لەوێ داینین شوێنەکە زۆر تێک و پێکدرا بوو کە هەواڵانمان دووتیان لە گردی عەلیناجی لەوێ شوێنەکەی بچنە ئەوێ ئەمە چوینە لەوێ دەستمان کرد بە پەخش لە گردی عەلیناجی لە سلەیمانی برادرانی چلوویەک حرەکەتیان کرد هاتنە لای ئێمە و بەیەک و دەستمان کرد بە پەخش و ئەوەی کەما بوو بۆ تەختەیەکردن دواتر دوای با بڵێن 91 کە
لێمە لە گەڵاڵە بووین و حکوومەتی عێراق وردەوردە ناو کوردستانی چۆڵ کرد بە ناچاری ڕۆی ئێمە ئەرچشکە هاتە ئەرچیشکە هاتە سەر ئەستۆی ڕاگەیاندنیەشێتی بەگشتی و لە ناویشە ئیزگە بارودۆخیش تازە هاتۆتە پێشەوە کوردستان ئازادە چۆن خەڵق وشیارکەیتەوە لەوەی کە ئەم بارودۆخێکە ڕەنجی هەموو لایەکە ڕەنجی شەهیدانە ڕەنجی خەڵکی کوردستانە دەیان ساڵە خەبا دەکات چۆن ئەم دەستکەوتە بپارێزین و بیگەینە ئاستێک کە هەمومان لێ ڕازی بینوە قازانجی بۆ هەموو نەتەوەکە بۆ هەموو گەلی کورد و لە هەموو پارچەکانی تری کوردستانی شەبێ ئێمە تەبعانەوە ئەرچێکی زۆر قورستر بوو لەوەی پێشتر بەڕاستی چکە و کاتە تۆ دوژمنێکە بۆ خەڵق هەنداوە ڕوبەڕی و دوژمنە بێتەوە ئێستا بارودۆخش تازاتۆتە پێشەوە بێ خەڵق ڕابێنی خەڵکەکەی خۆ دەکەی لە خاتەبەی خەڵکەکەی خۆت بکەیت چۆن خۆی ئەتوانێت خۆی بەڕێوە بەرێ چۆن خۆی ئامادە بکە بۆی بەدۆخێکی تازە قۆناغی بنیادنانەوە لە عادەتەن قۆناغی بنیادنانەوە قورسترە لەوەی کە تۆ دیوارێگە ڕوخێنی دوای دروستکردنەوەی قورسترە لەوەی کە ئاسانتر ڕێی ڕوخێت تۆ ڕژێمێک ڕووخاوە بیر و بۆچوونێکی کۆن ئەبێ وا بکەیت ئەمە نمێنە لە مێشکی خەڵقات کە ئەو هەموو جەور وستەمەوانە ئازادی هەیە چۆن و ئازادیە پارێزرێ مەسلەی دیموکراسی مافی مرۆڤ ڕاهێنانی خەڵق لەسەر و دەستەواژانە کە تازن بەنیسبەت خەڵقەوە ئەوە زۆر بەڕاستی ئەرکەکە قورستر بوو وەک لەوەی پێشتر من پێم وایە ڕاگەاندنیەشێتی نیشتیمانی کوردستان بە هەموو بەشەکانیەوە دواتر بە بینراوت کە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان دواتر کە کوساتە خاکە هەموو ئەو دام و دەستگایانەی کە ئەگەر هیەکێتیش نەمن بابلین لەو منطقەی کە دەسەڵاتی یەکێتی تیا لەوێ پەخشەکەن و ویژەکەن هەرچیان قورستر بووە لەوەی کە تۆ دوای بە تایبەتی دروستکردنی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر چی شەڕی ناخۆشی تێئەکەوێت بەڵام حقیقەتێکە واقعێکی ناخۆش و تاڵ بووە وەکەوتە خراپیشوان تۆ باش وەڵامی خۆمە قۆناغەکە وای قۆناغەکە وای خواستووە من پێم وایە ئەو کاتە ئەعلامیەکێتی و ئێستا هەموو خەڵق ئەوواڵە ئێمە ئەو کاتە ڕاستمان بتۆ بەداخ خۆزگا و کاتە ئەوانەی کە ئێمە باسمانە کرد خەڵق قەنەعەتی پێکرد و چارەسەرە بوو من پێم وایە ناگەشتی ئەم کاتێک کە ئێستا هەموو ئەو شتانی ئەو کاتە ئەڵێنەوە و خەڵقیکەی پێبێ بە پاڵان و کاتە بەخ ئێمانەوە دێوە ئاگری براکوژی گەرمەکەن کە خۆشەکەن بە ئێستا بەڕاستیەوەی کە ئێستا زۆر کەس لێ خۆی کردو بە پاڵەوان بەوە ئەو ئێستا ئێمە ئەگەر بچیتەوە ئەرشیفی زگەور بڵاو کراوەکانەوە ئێمە هەموو ئەو شتانەمان لەسەر ناعەدالەتی لەسەر دیکتاتۆریت لەسەر نەبوونی ئازادی چیوانە و تۆ کە پێویستمان وتومانە بێ پێچوانی ئەوە بێت حکومڕانی لە کوردستانە بێ پێچوانەوە بارحاڵ من پێما ڕاگنیەکێتی ڕۆڵێکی گەورەی هەبوو لە چەسپاندنی حکوومەتی هەرێمی کوردستان و دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان و لە بنەماکانی دیموکراسی و ئازادی و مافی مرۆڤ و ئەرچی خۆشی و یعنی شتێک نەبووە بە بڵێ بە لە دەری خۆیەوە پیان سپاردۆ بچکەوە ئامانج و استراتیژیەکێتی نیشتیمانی کوردستان بوو. وەکو دوا پرسیار پێ دوایە ڕۆڵی ئێستای ئیعلام بەگشتی بە ئیعلامی یەکێتی نیشتیمانی کوردستانیشەوە بە ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستانیشەوە توانیوێتی قۆناغی شۆڕش و دواتر ڕاپەڕین و دواتر حکومداری لە هەرێمی کوردستاندا بە دۆکۆمنت و مێژوو بکە بۆ نەوەکانی داهاتووی بێڵێتەوە کە بڵێ ئەمە باشەکەی بوو ئەمە خراپەکەی بوو یاخود نەخێر ئەمە نەکراوە ئەوەی کە ئێستا ئیعلامەیکە توانین بڵێن ڕۆڵێکی تا ڕادەیەک نێگەتیف و خراپە ئیژێڕە لە ساحەکە من پێم وایە نەکراوە بەڕاستی بەداخەوە یعنی خۆ تۆ ئەمە ملکی خەڵقاوەی کە ئەو مێژووە هەر یەکێتی نییە یا هێر حیزبێکی تر نییە یا شۆڕشەی لول ملکی حیز فلان حیزب نییە یا پێشتر شۆڕشی شێ مەحموود و دەوڵەتەکەی و چیوەمانە و ملکی میلەتەکە خۆیەتی بە ئەرشیفکردن و نووسینەوەی و دۆکۆمنتکردنی زۆر گرنگە ئەوانە ئەو ڕاستیانەی ئەو ڕووداوانەی کە بۆ وەکو خۆی چۆن بووە چۆن ڕوویداوە چۆن دەسی پێکردوت گەشتۆ بەچی زۆر گرنگە بنووسرێتەوە تۆمار کرێ بە بەرنامەی دۆکۆمنتاری چکە بەشێکی ئەو خەڵقە لە ژیانە ماون شۆڕشی ئەیلول بێت پێشتر بێت چە ئەوەی شۆڕشی نوێ بێ و ڕووداوەکانی خەڵقەکە ماون ئەوانە ڕاستە هاوکارمان ئازاد سەراوی لە تەلەڤیزۆنی گەلی کوردستان پێم وایە بە بەرنامەی زۆر گرنگە چکە شاید حاڵەکانیان قسە لەسەر ئەو ڕووداوانەکەن ئەوە چکە و بەڕاستی ملکی خەڵکە چکە و مێژووی ئەم میلەتەیە مێژووی کووردە مێژووی یەک کەس و دوو کەس و حیزبێک نییە ئەوە بۆ ئەمێنێتەوە بۆ ئایندە
بە جۆرەهاش شێوە سوودی لێوەرەگرێت دایان کەس بەسەن پێویستی بەوەیە لەسەر مێژووی لێکۆڵینەوە بکات دیراسە بکات ئەگەر شتیکی لەز نەکەوێت یعنی هیچ ناتوانێت بکات بە تایبەتیش ئێستا بەداخەوە تەوژمێک دروست بووە شۆڕژ ناشری نەکات ئەو هەموو خەباتەی خەڵق لە پێش هەموو کەسێکەوە اینجا شۆڕشەکان بە هۆکاری جیاواز بە هۆکاری جیاواز ناشری نەکات بە بەستەبان ڕاستە خەڵق حەق خۆیەتی ڕخنە بگرێ گلەی لەم حکوومەتە بکە لەم دەسەڵاتە بکە ڕێگەریش لە کەس نەکراوە بەڕاستی بە تایبەتی لەم سنوورەی خۆمان بەڵام هەندێک کەسمە بەستێتی کە هەموو ئەو شتانەی کە کراوە بە ناشرین بیشانی بە بەداخەوە و هەموو قوربانیانی کە دراوە لە وەکو هیچ بینوێنێکەوە بەداخەوە زۆر خراپە بەڕاستی زۆر سوپاس بۆ بەڕێز سوپاس بۆ جەنابتان زۆر مەمنون کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان بوو خۆشحاڵم بەیانی زیادی ئازادکردنی سلێمانی پیرۆزبایی لە خەڵکی سلێمانی هەموو کێلی کوردەکە بەڕاستی و هیوادارم ئێمە بتوانین ئەو ڕوحێتی ڕاپەڕین بۆ چاکسازی بۆ خۆشگوزەرانی ئایندەی میلەتەکەمان زیندوو بکەینەوە بهێڵینەوە لە ناخی خۆمان کاکشوان کەریم کابان ڕاگەاندنکار و میدیاکاری دێنین زۆر سوپاس دووبارە بەخێر کاکشوان بەڵێ بینەرانی بەڕێز هەڵخێم شووی پانۆراماتان پێشکەش کرایەوە ساغ و تەندروست باش خواتان لەگەڵ